سڵاو بینەرانی بەڕێز لەم ئەڵقەیەدا تشکە خەینە سەر بابەتێکی حساس ئەوش ئەوەیە ئیسلام دینی عەرەبە یا دینی هەموو نەتەوەکانە ئیسلام دینێکە لە مێژووە یا دینێکە بۆ مێژوو بۆ ئەبەدیەت لەم ئەڵقەیەدا دیسان لەگەڵ هەردوو برای بەڕێزم کاک بەکر حەمەستیق و کاک مەسعود عەبدولخالق ئەمانە تیچک بخێنە سەر ئەم مەبەستانە بە شێوەیەکی هەم لە ڕۆحی دەقەوە دەربچین هەم لە واقعیش و لە مێژووشە بزانین ئیسلام ئەکرێت دینی نێونەتەوەیی بێ وەکو کە ئێستا هەیە یاخودەوە هەر سەپێنراوە بەسەر ئینسانە بە ڕۆحی دەق خۆی ئیسلام دینێکی نەتەوەی یا دینی تەنیا عەرەبە هیوادارم لەگەڵمان بن تا کۆتای ئەڵقەکە کاک بەکر ئەم جارە لە بەڕێستەوە با دەست پێ بکەم ئێمە ئازانین 1400 ساڵە ئیسلام دین هاتووە لە سەرەتادا ئیسلام لە مەکا دەرەکەوە دینێکی ئاشتی خواست دینێکی فەقیر باس لە با بڵین پێکەوە ژیان باس لە تەنیا من خوای خۆمە پەرستم توش خوای خۆت پەرستە إلى آخره لەم قیامە جوانانە طبعا پاش ئەوەی کە هێتە مەدینە ئیسلام زیاتر فراوانە بێ خەڵکیی زیاتر بە دەوریا ئەبێ گەورەترە بێ دوای ئەوە لە مەدینە نەجاحەت بەدەستێنە جزیرە ئەگرێتەوە دوای ئەوە جزیرە ئەگرێتەوە پێغەمبەر خۆی وفاتەکە لە ڕاستیە جارە جزیرەش هەمووی نەگرتەوە کە پێغەمبەری ئیسلام خۆی وفاتەکە لە دوای ئەوە ئەنجا فتوحات دەست پێکات و بە دنیاە بڵاو بێت و تا هێتە ئەمڕۆ ئێمە ئێستا کە سەیرەکەین ئیسلام بۆتە دینی چەندین نەتەوە ئەوە عەرەب خۆی ئەوە کورد ئەوە فارس ئەوە ئەفغانی حتا لە ئەوروپا تا گەشتوتە ئەلبانیەکان و تورک و هەموو ئەم نەتەوانە بەڵام کاتێک کە سەیری کۆمەڵک لە دەقەکەین هەستەکەین ئەم دینە دینێکی ڕۆحێکی نەتەوەیە یا بۆ نەتەوەیەک دابەزیوە تەنانەت چەندین ئاەتیشمان هەیە لەم بارەوە ئەکرێت چەند نمونەیەک بین من ئێستا چەند نمونەیەکە هێنمەوە بۆی دوایی هینێ بکەین هەڵبەتە مەفهومە یعنی هینەکەی بۆ نمونە مەبەستمە هەردووچی هەیە بۆ نمونە إنا أنزلناه قرآنا عربيا لعلكم تعقلون سورة يوسف آياتيك دعوة لسورة أنعام مثلا هذا كتاب أنزلناه إليك مبارك مصدق الذي بين يديه ولتنذر أم القرى ومن حولها طبعا أم القرى بريتيلا مكة ومن حولها بريتيلا جزيرة عرب وأمانيكا هي دعوة ولا هر خوي لقرآن وما أرسلنا من رسول إلا بلسان قومه ليبين لهم چونك الزمان گەورەترین بابڵین فاکتەری تەواصلە لە بینی دوو کەسە لە بینی خەڵکەکانە کاتێک کە پێغەمبەرێک زمانەکەی زمانی من نەبێ من چۆن تێی بکەم هەر بین مناسبە خەڵک بەچی حجێ بەسرێنێتەوە کە ئیسلام دینی ئەخیرە و ئەبێ هەموو کەس مسلمان بێ بەوەی کە قورئان معجزەیە وانە باشە قورئان معجزەیە بۆ کابرای عەرەب کە تێی بکە بەڵام بۆ کابرای ئەفغانی چۆن معجزەیەکە بێ یا بۆ کابرای ئەوروپیا بۆ کابرای چینی کە هیچ نازانێت باسی چیەکە چۆن معجزەیە أما وإنه لذكر لك ولقومك وسوف تسألون سورة الزخرف أيش آياتي تشلو شوار يعني أما دنيك يا شرفك بخوت وبون توكت كبريتين العرب أما بلام لبنان بريشة كومال آياتي ترمانية وما أرسلناك إلا رحمة للعالمين حديثك بخاري ومسلم معناها كان مرسلة وأذان منقطع بلام بلاني كما هو مرسلة بعثت أوتيت 5 لم يعطيهن أحد من الأنبياء من قبلي يجيك لو أنا وبعثت إلى الأحمر والأسود علماء لن أحمر ما بس إلا عجمة چونك عجم زاتر سوروسبين وكو فارس وأمانة والأسود ما بس إلا عربك زاتر أسمر أسمرا لا حتى رواية إلى العربي والعجم أو كبيت خيالم بلام أحمر وأسود كتأكيد يعني بس يعني كلمة إسلام شيء أخوي ديني نتوي يعني ديني نيو نتوي أجر ديني نيو نتوي أما تشيكين أجر نيو نتوي بوي أما هر كالتوري عرب بس ما نزاله بسم الله الرحمن الرحيم زين نظم أجا مج برسالي خود بمكاري سيك أكثر أجا برسالي خلش شيء لمني أكيد والله ما دايم ولا راسي نظم برسالي خودته من قصاكم درستها من أبي بزام قناعتي بينرجع لقصة من أبي قناعتي تو بزام بس ما قناعتي خم بيالم بس أيام قناعتي تو أكثر فرموا جناب من بيم ويا هردو آيات كانوا كجناب دي شهادة بيها القرآن عن بلام أو آيات ثانية كمعلومة كان روحي عين همو عين أسماني كان روحي شيء ومية همو دنيا هاتوا خوي جورا خوي كل دنيا لا عزك عين يجوا لك شهر واعي عين يجوا لك جواعي بس ثانية لا أصلا بنرتها واعي كاك دواي كان بنو إسرائيل إخوانا كان بالشعب الله المختلف أو موضوع جديد كذا كقول زاني ديانتي توراتيش دوش شيء هيك شيء أنا وياك كم
شەشە لە تەوراتە دروست بۆ تحریفات و دەستکاریکە و دومیشان شتێکی کە لە پاڵ تەوراتە دروستە کە پێڵم تەلمود کە ئەوە دیانەتی شەفەوی جوولەکانە کە بەشی هەر زۆری شریعەتی یەهود ئێستا پێوەنی بە تەلمودەوەیە پێوەنی بە تەوراتەوە نییە لەوانەیە بەشی زۆری ئەوش کارەزانیکەوە لە سورة صفا بۆ بێنم ئەگەر وإذ قال عيسى بن مريم يا بني إسرائيل إني رسول الله إليكم موسى شو هذا درسته بەڵام سلسلەیەک لە پێغەمبەران هاتوون لە موسى و سەلامی خوای درستە شەشەنیە لەو موسى أن أرسل معي بني إسرائيل بفرعون الله منقمني بسرته بني إسرائيل لقل منا بني رتو كيف خدت بل شەشەمان نیە بەڵام ئێستا کە تو تەورات دەخوێنیتەوە حالیان تەورات دەخوێنیتەوە تو هەز ناکەی تەورات تەنها بۆ جوولەکانە درستە ئەوانەی کە پێیان دوتێت موسەویەکان باوەڕیان پێێنەوە بەڵام لە کاتی خۆ دیانەتێک بوو بۆ ئەو جوغرافیایی کە هاتووە هەمووی مانی پێێنەوە بەڵام پێغەمبەریش بۆ پێغەمبەرێکی محەلی بووە بۆ شوێنێک هاتووە بۆ قەریەک هاتووە بۆ شوێنێک هاتووە بەڵام ڕیسالاتی ئاسمانی ڕیسالاتی بەشەری بۆ بەشەرێت هاتوون بڵێ وەکو ڕۆح بۆ هاتووە بەڵام ئەم مانایەوە ناگەێنێ کە ئەم ڕسالاتانی کە هاتوون بە فعلی ڕسالاتێک بێت مەسائلەکانی قەومیەت مەسائلەکانی زمان مەسائلەکانی کولتور مەسائلەکانی خصوصیەتی نەتەوە یاخود هەر جوگرافیایەکی کۆمەڵایەتی یا جوگرافیایەکی سیاسی بە هەند وەرنەگیرابێت لە مۆزوعەکە ئەمیش ئەوە گەێنێ کە بە فعلی ئەم مکوناتان دەکرێت بێنە ناو ئیسلام هەرچەند جەنابەت لە مۆزوع لە سیاقی مۆزوعەکە هەندێک شت تێکەڵ بە یەکتری کرد باسی معجزە تێنایە لە مۆزوع مەسەلەکەەوە بابەتی مەسەلەی معجزە مەسەلەیەکی دیکەیە ئەکرێت لە مەڵقەیەکی دیکە باسی بکەین بەڵام قرآن معجزة نية بو عرب ومعجزة نية بو عرب ومعجزة بو كردي أخو بو كسي شدي أما موضوع شيء خلافي وتم حجة لا وتم معجزة حجة بو جميع حجة بو كسي ليتيجا بكبراش وما كنا معذبين حتى نبعث رسولا تو رسالة بيناجا يترتو مسؤولي لو مسألة كرسالة بيجيش كتيجيش دي كإيمان بينا يترتو مسؤولي تو لتشيتنا وبزني إيمان لبرأو كسي كإيمان بيناجا تو إسلامتي بيناجا مو دينه واحد هەموو دینێک وایە کە تۆ ڕسالەت پێنەگەل لە چی بەرپرسیارە بی لە ڕاستیە لە بەرپرسیار نابی بۆیە بە فعلی ئەمە مەوزوعەکە منوا دەزانم وەکو ڕۆح هەموو ئاینە ئاسمانیەکان و ئیسلامیش لە زمینەوەانە ئاینێکی ئاسمانیە بۆ هەموو بەشەریەت بۆ هەموو جوگرافیایەک بۆ هەموو سەحرایەک بۆ هەموو شاخێک بۆ هەموو دەریایەک بۆ هەموو شوێنێک هەرچی شوێنێک کە جوگرافیایەکی بەشەری بێ و بەشەر متەلەقی ئەو ڕسالەیە بێ بەڵام ئەو بەشەرێکە متەلەقی ئەو ڕسالەیە بكيفيتي خوي تعامل لقل أو قرآن لكات كردا بكيفيتي خوي فارس بكيفيتي خوي أفغان بكيفيتي خوي واشي اللي هاتوا لراسي دينا كاين دي كشبه مار شوبون هر كسب شقلي خوي لراسي عينك ورقتو مارسي عينك خوي كردوا أمش حرزي سروشتي واد زانم هردو روحك هي بلام أصل روحك أصل شيء عالمية بلام مسائل كان نتوتنان نكهر لتو مسائل كان عشيرته مسائل كان بنماليش مسائل كان أصل نسب إنسان كان دراسي الدين بارزان خصوصيتي بشر بارزنا ولا راسي مفروض بارزنا يعني ما بس بي أو مثلا القرآن ده فرمي ودعوهم لآبائهم هو أقسط عند الله أمر أصل الرجزة بوتش بو بيكاتي عائلية أم أصل الرجزة مفروض بارزنا خط زاني أو تشيء أزانم بلام باك معالجة أو موضوع ذكاء معالجة أو خالدك نهاتو مثلا بونو ناوي عشرتك تمسكا ناوي بنا مالك تمسكا هاتو بو فعلي بيكو بشين يعني أساسا چپاندون و بلين تسوية كردني همو أو سيماني كبيان دو سيماكاني خصوصيتي بشري لنتوا لزمان لكولتور لثقافة لعشرة قالتي لهوز قالتي أما سائلانة طمز ناكري بلام تعاملي بي أكري لقاليها دكري بشيك من لبيك هاتي شيرينج كخدمتي ما بس تقولك كم بسي رزامندي خوي قولوا أين إسلام وبيا ذكرني وأينيك أو خلق إيماني بيتي با نازم كاك مسعود جناب جل كاك بكربو با من برسيارك بشيء تلاتوبكم اما علين اسلام عين بقشتي نتوبرو زمان برا بابلين يعني سنورة كان نتو زمان ابي ببرتو بشتناو كلياتي بها انسانيه كانوا بلام يا سيركن يم باس الاسلامكين كاتك سيري اسلامكين هم وكو دين وكو فقه هم وكو كلتور هم وكو زمان هم وكو جلو برك هم معنا كان يتر او روح عربيه تناند نق عربي بدويش بس رازاله كامر يا تنفيذ يكين بون منا كبراي سلفي تناند شوازي جلي ابي بانتولكي كرت بي ابي همان او شوازي بك كبراي لجزيره عربه ل 1400 صار له بيجا جارب بشنتويكي اي اما بيتنا لك اسلام دينك بو عربه غيري بون منا غيري عرب ابي بتشن ببن با كلتوري عرب ور بقرن هر بون منا خو زوربي ولا تكاني زوربي ولا تكاني امنا عرب نبون كراونه عرب او سوريا او مصر او الجزائر او مغرب هيك عرب نبو او عراق عرب نبون كراونه عرب يعني تعريب كراون انا يا اخوي قورو مهربا انت ما او موضوعا زور لم يجي حسم كرا يعني يسمى مستشرقك التي هانية رأي وابك ديني إسلام عربية
وزين سنة تقلاتي لو دواهي قومية عربية كاني ميشيل عفرق ونجيب آزوري ساطح العسري أو أنا حول شيوان ذاك دينك يمكن عربيان خير الله تلفاحي دنا أو مصطلحاني كبناش كلا مثلا أمة تعرفي أمة دانتيبون من هات يدري والله أمة لنا وآي النبي وآيني إسلام لهي جيش كتعرفين أو أدري أمة ألمانيا وأمة عربية وأمة أدري وهر غلط برتا تعريفي أمة لقد تعريفي قومية زور ليك جاها يعني دو دنيا بتواتي لك حتى قومية ميراتا أمة أوي مكتسبة عند توانية تيسا أمة بي دائما تواني هوني كواتا أو موضوع زور ولا متاز بين ديني إسلام ديني عربي أجا بس ديني عربي وبيغمبر صلى الله عليه وسلم وهم نامي لبو قيصر ولبو فلان وبرونا حبشاي نيجو لنا عرب بشين ودي برون ليه ظلمني أو لجوء سياسية مقصدمتيا ما بس ايار بيوانديش عالمي كريا ولا بهنديش حتى اسلام دينيش هرتي دينيش تبشيري بو ديني عالمي يعني ديني قومي او جوكاتي هر قوميش نبو او سردمي وزياتر عربي زور زرل يعني زور بيش شركاني بيغمر صلى الله عليه وسلم دقا عرب عنه يعني ودواعي قرآن زمتي طبعا ونيتوكن قرآن أوندي قصيب عربي قناك عبري هاي سجسك بقى لعلكم تعقلون أشد كفرا أو بعربي قلت يا أخو ناكري أعراب بلام لكاتش دا بمساوات باسي همو حتى أعراب راسي أما بهالنخرتين إما واب زين أعراب أم رازكي لحم قاموس كان أعراب خنتو أم بي رازي نيما أعراب لقى عربي أصيلتي نقل لقى خرشي قندا قرآن واني لسا أساسي جغرافي حكم دا بري والله وخرشي قندان أو أدي بيغمبر صلى الله عليه وسلم شو خرج كنت وهو الشاري لقريبي كردو محاربة كرهم يشارين أبو نا أو دبي وأنا زور زوان لكينه ديني كديني عالمية ديني همش شعوب جعلنا شعوب وقبائل لتعارفوا بان من مني ما جوت إسا قال كاك بكر بس فقيه راسك أجر ما بس أو هندي فقيه وان جار لنا ودقة منها تومت أمدي إيه باشا تو سيرك أو آتم لسورة الصفا بوخين دو بس موسى ديني شنتويه بس أن أرسل معي بني إسرائيل خواي قورش الله نادوني ببني إسرائيل سرشتيو جا بابي مسار عيسى كاتك الله يا بني إسرائيل إني رسول الله إليكم وإذ قال عيسى بن مريم لبني إسرائيل يا بني إسرائيل إني رسول الله إليكم جميعا باشا بلام دوي سيركين بس بني إسرائيل لقل عيسى نابي دين عيسى أصلا عيسى دين نية راس كراوي ديني موسى ديني عيسى خويا بيت دينك بلا بيتو بهم جهانا يستاخو ديني مسيحي الاسلام زياترا كواتا برسياركي من لما لسا اسلام برسيارك برسياركي من لما مرجنيه الدين يا اخو خوي وتبيتي ام دينا بو بشريته بس دواي خوي وايلي هاتو اسلامي بيتواني حكم شوازق التاريخي بون وايلي كدو ك بلاو بيتو بناو همو خلقا بناو او امتاني تراك غير عرب تنانت لا اولا كعرب خوان قوت يعني هبوه تعريبي أو شوانانيان كردوه كخلق تيها مسلمان بوا وكو خود أزاني عراق مصر جزائر مغرب سوريا شام بقشتي أمان هيتش عرب نبون يساها مين عرب أو رازكي أو زور هرتشين زور قرين الباسين كن برا هر تعريف في القرآن أساسي إسلاموني تعريفك إلا ظلمات لبون نور تاو يعني أو علاقي بقوم بس بلسان عربي المشكلة ما نية بلسان بحر رازك بلسان بزمانك بيه ده بزمانك بيه وهمي يجي التوراة يدرين لأصل ده اللاتيني هي دري بس فلان يعني أصلا لا التوراة هنا عبرية برين لاتيني كان قصيخو يعني هي لو موضوع هذيك دبي بزمانك بيه زردشتي بلويهات بلان بس وما أرسلنا من رسول إلا بلسان قومه إيه بلسان قومي مشكلة نية أما بلسان قومي دواء رسول جاي لقريب يعني دواء مش رسول ده توين بنيرين ملتكون نعمين ناديا هو رسول الرسول ناب بيغمبر مشكلة ما نية أو بيغمبر هبو وش يعني جاي كرواتوا وما أرسلنا من إسلام بس دين عالمية معلومة صدوا بيشتار هزار في غمبر وما أرسلنا من رسول إلا بلسان قومي أداة نافية ليبين لهم بالو خويا أود بدي ديالكم أداة نافية استثناء يعني حصريك كهيتش بيغمبر بس بيانك أكثر أنسو كان إلا ليبين لهم بس توضيحها يعني تو ما تشوف مسألة من عكس لسرش لكن محسومة يعني مسألة دي كأممية هذه مصطلح الشعوبي لبرت بيدا يعني وأنا شو بيداك إيه درنجة أو ديانوي عكسي دين ديانوي فضلة شتاي بتبدل
ئەوی تو فرمو. جەنابەتدری کە مصر و ئەوانە ئەوە درەنگە ئەوە ئەدەبیاتی ئەمەویە دوای مەجموعە عولەما ئەو ڕەئی خراپەیان هەیە فەزلی عەرەب و قسە زمانکردن بە عەرەبی و حتا مارە بڕین دەبی بە عەرەبی بی خطبەی جومعە مەسەڵەن خطبەی جومعە ئیمام ئیبن تەیمیە لەوەش ڕناوەستی دەرێ خوای گەورە عەرەبی لە منذ خەلیقە بەفەزڵتر لە خەڵکیتر دروست کردێ نەک لە بە پێغەمبەری دەرێ نارێ لە بە پێ ئەوە بووە بەڵام ئەوە دین نییە ئەوە ڕەیە ئەوە دین نییە ئەگەر بۆ حکمەکرین نا زۆر چێ دەیکا چێ دەیکا باش لە قیامەتێ قیامەتی شەکەم بەڵێ کاک بەکر ئێمە لە قیامەتی قیامەتی بە ڕەئی ئیمامی ئیبن تەیمیە محکەمە دەکرین بەڵامەکە ما بەس بس كاك سؤال. پرسیارەکە بەم شێوەیە بکەم قسەی ترێکە با ئەقبل لەسەر ئەو قسەی پرسیارەکە لێکم دوای نەگوزارێت. مثلا حديثمان هي زماني أهلي بهشتش بعربية ضعيفة رازنية أصلية سندك نازم لا أنا أصلية انجا وابلين صحيحة نازم أصلية باشا تو عربيك داوي ليكي بتشي بكردي خسبك لا باشتا يعني من عربي نازانم بعربي خسبكم باشتا أما منطقي تيا باب رسالة كم تعوكم الله زماني أهلي بهشت عربية يخون من كرد قابل كرد ناس وتبهشت معناها بهشت تعريب كراوت من بزل حديثكم حديث بقول انا ام تو يك حديث لقوا شيء نو هذا حديث هذا بيني بك بحجه لسر من نابي كاك سؤال سيو كان نابي كاش من باب رساله كامل اصولي ايات كان وانا كاكا كاش من باب تو خذكم ولا ايات لسر تاود اصولي ايات كان وانا باب رساله كان باش لبنرتا لبنانا او ايات انتو بس كنا او ايات ثاني كباس كباس دو كان بلسان قومه اللي يبينهم باس كرستكاني توضيح كرستكان رون كنويا بيغمبري كاتو بقول شي دياري كاو يا ابو شاري شي دياري كاو او شارب تركماني خساكن يعني بيغمبر تركماني بزانه كاسي شكبك بكردي قساكا بكردي بزانه وهكذا بل مهبطي وحي يكم مهبطي وحي يكم شوين يكم جغرافيا كتلقي او وحي كبتزنا نبي وكان زمان بزانه ما اصلي موضوع بلا يشتي ديك كسوان سيو كان استا ما نتشي بو نيم بو اين اسلام اخو ايني مسيحي وافرس كاين بو بنو اسرائيل هاتو باشا اي بو ديني عالمي لبرشي انا زين بلا برشي لبر قيمي عالميتي يلقطو قيمي عالميتي يلقطو ديني مسيحي جوا دين مساوي كان جوا دين اسلامي ما شباب دين اسلام بصريح عبارات دل من ديني عالمي اجا من حسكم كاكسوان نظم تون بس لو تكوت اويا للتوراة والانجيل دقد لا بس لو كاكو امتن ديني شي محليه القران ابو هنا القرآن باز ده مقطعك دكا باز ده لخطابك دكا كحزت عيسى لشوينك فرميتي أنجا أجر عيسى تنهب بنو إسرائيل جهاد بخو معي بيك نبو عيسى بخو عيسى أو قيمك عيسى هنا قيمك عالمي ببرقي ويك إساك الدنيا إلى خلق الإسلام جاء خلق مسيحية إساها مسار قيم جارب أصلي توصل معتك لغويا ليش برا وما أرسلنا من رسول إلا بلسان قومه ليبين لهم أبوا مثلا أجر مفهومك إلا أنت يا محمد بس تونا بك بهم علامات تو شيء قوم له آياتواتي كي تو بس قومي عربي وقوم لساني قوم يعني شيء بس قوم أول شيء قوم لزماني قرآن بس بقومينك كتبت قوم الركاك لساني قوم لقى قوم إستانية نا قوم جغرافيا قوم لقى قوم إستانية برو تعريفة كان قوم جماعية ومالك أو بأيش كردست لقى قومية إستانية وبشانة ومصراحة تعزن كاكسوران تعزن ما يسبينا بس من هسه مختصين لمجالي فرهنجا برام بفعلي وشيء قوم وشيء أمال القرآن تعريفاتي خاص بخصوص إخواننا غير تعريفات أي لسان زمانه شيء زمان كرسير كنوية كرسير كنوية باش برسالك من أم بيغمبرها هاتوا صلى الله عليه وسلم هاتوا لما كذا بس ما كان بتشيخ ساكا بزماني عربي إذا أنا بيغمبرها بيشري شيء خليه زمانه بلام روحي دينك خو هرز بيغمبرك هاتوا كتوضيحي لسر رسالك خويا بزماني خوي توضيحي لسريعه بلام بوتشي أم قيامة بوتقيامة عالمي لبرو أو دينا هالقري قيامة عالمية خطابي عالمي يا أيها الناس يا ولا كاك مسعود كاك تسري من طاونك كاك بزوج سقسي كشم معه فرما والله باشا ديمقراطية برقرار برنامج ما في هولات كثير ما ناخذ وناخذ فرمو تشتك ما عندي كاك مسعود من بيم ام برسياري بمشويه بكم بها إنسانية كان بها كلين يعني ما نعني اعتيادي لهم دينك أو بهنا خوي هاتو أما إنسان أبي آزاد به إنسان أبي قدري بجيري أبي عدالتها أما أنا أو بهنا كهم دينك هنا كليما لمني بس أو بلين أو قلبي كأن بهنا تنفيذك لقومك وبو قومك لنتويك وبو نتويك لجغرافياك وبو جغرافياك لم يجوك بو ميجويك أقوره بو بان نموني يكتربين عدالة دي صار دمي إسلام على أولا
با بڵین کەنیزەک و کۆی لە مابووە عەدالەت لەو کاتا چی بووە بریتی بۆ لەوەی کە تۆ عادل بێ لەگەڵ کەنیزەکەت لەگەڵ کۆیلەکەت عەزێتی نەیە خواردنی بیتێ برسی نەکەیت ئیشی زۆر پێ نەکەی فەوقە تاقەتی إلى آخره بەڵام لەم سەردەما هەر بوونی کەنیزەک خۆی ئەوەی کە بینیمان بریتە لە کاریسە نەک لە نائەدالەتی وانێ پرسیارەکە ئەمەیە ئێمە لە قاڵبێکە دینمان بۆ هاتووە تا ئێستاش ئەو قاڵبێ منیش لەگەڵتان بەهاکانی دین هەموو بەهای ئینسانین بەڵام قاڵبەکان ئەو قاڵبەی کەتیاتی قاڵبی نەتەوەییە وەکو زمان وەکو شێوازی جلوبەرگ وەکو تەنانەت شێوازی دەسەڵات و حکم تەنانەت ئەو حکومەش کە بڵین لە خلافەت و ئەوانەی کە هاتووە هەر لە عەقڵەتی عەرەبی و دروست بووە پرسیارەکە ئێمە ئەبێ بڵین ئێمە بەهادینیەکان مشکلەمان نێت چۆن بتوانین لە ئەو بەهادینانە بەبێ قاڵبە نەتەوەییەکان بخینە خزمەت تازە ئێمە بمانێ و نەمانەوە خۆ دین هەردینەوە ئیسلام دینی ئەو خەڵکی دینی کوردیشە لێکردنەوەی ئەو بەهایانە یاخود دەرکردنی ئەو بەهایانە لەنا ئەو قاڵبە عەرەبیانە بۆ خستنە ناو قاڵبێک کە قاڵبێکی ئینسانی کولی بێ یا قاڵبێکی نەتەوەی بێ بۆ کورد خۆی ئێمە ئەگەر وەک کورد قسە بکەین جەنابەت لەمایە زۆرتر قسەکەی دەزانین چۆن پرسی عەدالەت و ئەوانەکە بگورە لەو چێ کاتێکی ناوبڕمانەیە بینەرانی بەڕست ناوبڕێک و هێنەوە خزمەتتان سڵاو بینەرانی خۆشەویست هاتینەوە خزمەتتان کاک مەسعود بەڵێ بزانین چۆنەوە یەکەم جار مستەفا کەمال ئاتاتورک لە سێ ڕۆژی یەکەمی ڕوخانی خلافە لە مانجی سی 2009 ئەو تەرحی کرد وتی عەدالەت سەردەمەک بوو سەردەمی ئیسلام جوان بوو عافیە و ڕۆی بەڵام عەدالەتی ئەوڕۆ جۆرە شتیشت زانی ئەوە ڕوونکردنەوە چی دەوێت عەدالەت لە هەموو سەردەمەکانی یەکشتە بەس قاڵبەکانی جیاوازە مانعمانیە شێوەی بگۆڕێ مانعمانی بەڵام جەوهەری یەک شتە ناگۆڕێ بۆی دین ئەوەی دەرێت تەجدید الدینی زۆر بە هەڵە داچووە دەکرێت تەجدید الفقه الدینی تەجدیدی شێوە تەجدیدی وەسایلەوانە هەموو ڕاستە بەڵام ئەمە بین برینەری وڵات دەمانەوێت ئیسلاحی دینی بکەین شتی وانە نییە دین وحیە دین دەستکاری ناکرێ بۆ عەدالەتەکەش هەروایە ئەو کاتی چۆن هاتووە ئێستاش هەروایە جەنابەت دەرێ قیەمی من لە ناو دینی ئیسلام قیەمی عەشایری ئەوەی نابینەوە بەڵام دەشکرێ وەکو شتەکت باس کرد ئەوەی پێ دەگوترێت سەوابەتی ئینسانی کە لە کارێمی کوردستان زۆری قسە لەسەر کرا با بڵێن ئەوەی دەرێت سەوابەتی دی یە سەوابەتی دینی هەموو دینەکانە سەوابەتی دینی ئیسلامی سەوابەتی دینی مەسیحی یەهودی هەمووانە و سەوابەتی ئینسانشە بۆ نمونە تەغلیبی مەسلحەی عامە لەسەر شخصی بۆ نمونە هاریکاری ئەو ئەساسانەی کە ئینسانیەتی وا لەسەر دەڕوا کە ئێمەوا نازانین لە چیوە هاتووە ئێوانە سەوابەتی دینینە لە ئەسڵ باش ئەوانە بەهانێ ئەوانە هاتووە کاتێک کە هەندێک لەو سەوابیتانە لە مجتەمەعی عەرەبی هەبی قیچەکە ئەگەر غەڵەت بوو بی ڕاستی کردەوە بۆ بنە ئونسوڕە خاکە ظالمن ئەو مەظلومن جەوهەری گۆڕیە شکلی هێشتیتەوە تەنها ئەو جەوهەرەکەی گۆڕایە ئەوەی عەرەب لەسەر بوو لەبەرچی فترەی جاهیل و فترەی ڕووناچی ناودونێ بەمعنە کولی گۆڕرا خۆ تا درەنجیش ئەوانەی قوڕیش لەبەرچی مقاومەی پێغەمبەر صلی الله علیه و سلم پرسیارەکەی من لەمە نەبوو پرسیارەکەی من ئەمە بوو بە ئەو بەهانەی کە هەیە لە ناو قاڵبی عەرەبیە داڕژراون هەموو ئینسانە تێکەم چ دەری دوو لای هەیە لایەکی عمومی بەشەریەتی هەیە ئێمە ئێستاش لایەکی خصوصیەتی مەسەڵەن عەشایریە مەحەلیمانێ ئەوانەی عەشایری و مەحەلیەکە دەکرێت سەلبیاتی هەبی ئەوە واز لێ هێندرا بەڵام لایە گشتەکەی دین هاتیە مخاتەبەی لایە گشتەکەی دەکا و لەسەر ئەو ئەساسا دوای هاتنی دین باسەکەم ئێستا تۆ ئەگەر سەرێکی ئیسلام تو پێ دوایە ئیسلام باڕەیەکە جوانتر و کەسیش ئەو جورئەتە ناکەوە بزان ئۆبری بێتکە لە هەندێک لە شۆڤینی عەرەب کە دەیەوێ برێ ئەوە ئەمنم و دینیش ئەمنم ئەوە جودایە دەنە باقیکەیتر لەو دنیای هیچ مفەسیرێک هیچ مستەشریقێک نارێ ئەو دینە بەتەنها لە بۆ عەرەبە ناکرێت چکە دینێکی قومی ئەدیە چۆن ئێمە چوینە ناو ینی چۆن کورد چۆن چووە ئەگەر فتوحات نەبە فتوحات نەبووە بۆ ئاگاداریت هەڵەیە زۆر هەڵەیە فتوحات لە هەندە شوێن بووە بەڵام لە کوردستان فتوحات نەبوو لێر
هیچ قوتەوە ئەگە احتیمال لەسەر ڕسائلی واقعی دەکەی ئەوە لێ کڕێەوەی دەنا ئمە بەڵگەی زۆر زۆر بە قووەتمان هەیە بەڕێخستن بڵاو بکە لە هەندە باشە واز لە کوردین قوات هەیە چیتە دوور ینی دوورگەکە بە حیاتی ئیسلامی نەگەشتی ئیسلامی واگەشتی ینی قووە ڕسالەتی ئینسانی عامە بەم شێوەیە بە دوو شێوە هەموو دینێک بە دوو شێوە بڵاوبۆتەوە یا لە ڕێی قووەوە لە ڕێی قووەتەوە فتوحات یا لە ڕێی مەلیکەکانەوە چۆن ئێستا مەسیحیت چۆن لەناو ئەوروپیا بڵاو بۆ لەناو ڕۆما بڵاو بۆ مەلیک مسلمان بوو ئیمپراتۆر مسلمان بوو بە مەسیحی هەمووی بوو بە مەسیحی وایە مثلا من لە تاریخی ئەندۆنیسیا خوێنومەتەوە چۆن ئەندۆنیسیەکان مسلمان بوون مەلیکەکانیان مسلمان ئەو کاتە ئەندۆنیسیا بەم شێوەیە ئێستا نەبوو مقاطعات هەر کەسێ مەلیکی خۆی هەبوو یانی ئەمیری خۆی هەبوو زۆربەی ئەمیرەکان بەهۆی تاجیرە مسلمانەکانەوە یعنی ئەگە دینی عەرەب بووە ئەو چۆن مسلمان دەبوو بەهۆی تاجیرە مسلمانەکانەوە ئەوانیش مسلمان بوون کە مەلیک مسلمان بووە خەڵکەکەی تری طبیعیە مسلمان بووە یەک قەوسم ئەگە دینی عەرەبی بووە لەگە مسلمان بوون دەبووە بێ هەموو ببینە من ناڵم دینی عەرەبە من پرسیار لە تۆ ئەەکەم من زەمیری بینەرم ئەمە بینەر تێبگا خۆ مەرجێ پرسیاری من دەزانی مەکەم کەمایەتێک نەبی حەزی لێ نەبی دەنێت دەزانن ئاین لە بۆ ئینسانیت هاتی بەتای زاروێ دەرێت لە بۆ شارسەنی جنی شاتووە با من پرسیارەکەم ئەمە بوو ئەگەر قاڵبی بڵین بەها دینەکان بەهای ئینسانی بن بەس چ وەک زمان کە قاڵبێکی فەهمە چ وەک کللتور ئەوەی کە ئەو مەفهومانی تیادا ڕێژراوە قاڵبێکی عەرەبیە چ وەک زمان چ وەک تعلیقێکم لەسەر خاڵ هەیە من پێم وایە کە لە عالمی ئیسلامیە پاش کە ئەمساری ئیسلامی ئەو کە ناوی ئەمساری ئیسلامیە بڵین جوگرافیای ئیسلامی زۆر پەرتەوە زۆر گەورە بێ بە شێوازێکی لێە لە مەدینەوە خەڵگەڕاتە دەرەوە لە مەکە و خەڵکە چێت دەرەوە ینی عولەماکانی ئیسلام کە چونەتە دەر بەشی هەر زۆریان عەرەب بوون سروشتێکە ئەو پێکاتە عەرەبیە ناوی جلوبەرکی لێنەی ناوی شێوازی کلتوری لێنەی ناوی شێوازی عەقڵێتی داڕشتنی شتەکانی لێنەی توغیانی هەبووە ینی ئێستا کە کتێبە کوردەکان ئەوانی کە مەلایانی کوردی خوێن بە عەرەبی نووسراوە حاڵەتی سروشتێ فارسەکانش بەمانشەوە فارسەکان تا 100 ساڵی ژەوە بەرهەر تەوجیهی دینی نەبووە نەسەکان بە عەرەبی نووسراون بەڵام تەمەنەوەی کە بە عەرەبی نووسراوەوە عەرەبی نووسیوێتی خۆ ئەو عەرەبە ناتوانین لە قاڵبە کەلتوریەکەی خۆی بێتە دەربێ بیا بە فارسێکە بێ بە کوردێک بەڵام خۆی کێشەکە لەمایانە نییە عەرەبێک کە بە عەرەبی نووسە کێشە نییە بەڵام بەفرۆزە کوردێک و کورد بنووسێ فارسێک و فارس بنووسێ ئەفغانێک و ئەفغانێک بنووسێ ئەم بەشەی حقیقەتێک هەبوو ئەو هەبوو بەڵام هەندێک تەوژمی ئیسلامی هەن بە فعلی کاتێکە لە جیهانی ئەمڕۆژە کە تەعاملەکەن ئەو نەیانتوانیوە ئەو شتە ئەساسی دینیانە لە مەسائلە کولتوریەکان جێ بکەن وەختی کە لەو بەشە ڕاستە لەو بەشە مش قەنەعەتم وایە کە بەشێک لەوانە پەیوەندی بە سەقافی عەرەبی و بە کولتوری عەرەبیەوە پێویستە بێتە دەرەوە ئەو مۆزوعی هەندێک ناویان ناوە کورداندنی ئاینی بڵێ عقلی عەرەبی لە عقلی ئاینی جیاکەنەوە لە بۆ فقهێکی کوردستانی ڕێگمە بەسەر بێنم کە لە سوورەتی ئاعرافە بڵێ ئێستا لە خاڵمایە آتك بمشي هو الذي بعث في الأميين رسولا منهم لا آتكترا أفرمي رسولا من أنفسهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة ويعلمهم ما لم يكونوا يعلمون تأثى علماء الزرباء علماء كان أميين ما بس لنخوي نوارك عربة بس لحقيقتها زواي من كتابك جورج طرابيشي زربة جوانب اللغوي هنا بيتي وبالتاريخي أميين ما بس نخوندوار نية الله أصلاً بيغمرش خو خوندوار بود بلاوانه أمي ما بس لاوانه لو أمتي كبيامان بينجشتوا أو خو أشكره تكيت سورة ياسين ما أنزل لتنذر قوما ما أنذر آباؤهم من قبل آباؤهم من قبل يعني تأسى نذير بناته هو الذي بعث في الأميين يعني في العرب الأميين هم العرب إلا وانا جاكز إنكاري وكاك محمد عربة عليه الصلاة والسلام رزماني وانا لأصل نسبي وانا رسولا منهم يعني لوانو هاتخو معلومة بلان معناه إسا كعيسى لقومي شي دياري كراهاتوا أو بفضيلة بوان من بيم وايا مسؤوليتي عرب لودا كمحمد لوانا صلى الله عليه وسلم مسؤوليتي اوان جرانتركا باريس شان جرانتركا لودا نك اوي كاوان بخبن بخاوني فضل وكرم بس ايما بلن بيغمر الايما عليه الصلاه والسلام هذه شويه نرجو تاخذ اول مثلا ابن تيميه كاتك بس عرب نك بهروكو بيغمبر هروكو اصل لهم جنسي بشري مفضل اودري دزين شونا مجموعه اقوام ودعايه رومش او دعايه او الروم قوم نبوه
ڕۆم دەرێ ئەوەی ڕۆم نەبی ئەو تصنیفیان کردووە بۆ نمونە یەهودی کردویتی زۆر هەیە ئەو هەڵەیە ئەو تعسوبە ئەو هیچ نییە جاهلیشە نەکرد تعسوبەتی جاهلیە بەڵێ کرایە دەبی خەڵکی کورد ئاگاداربی کە مجموعە عولەما هەیە حتا ناخۆشە قسەی دەکەین ئیمامی شافعیش لە بابی کەفاءە درێژنی عراسی باسی قڕیشی ناخۆش ینی ئەوە هەیە ئەوشان ینی ئێمە بە قسەی لەسەر خۆ دەبی ئەمە ئەوە بکەین وەختیەوەی داهاتەوەی کاک بەکرد گوتی زۆر جوانە ئەگەر توژمە بەست ئەوە بی ئەوە جوانە ئەوها ئێمەی کورد نەک دینێکی کوردستانی ئەوە غەڵەتە بەس فقهێکی کوردستانیمان باهەبی بۆ ئێمە لەسەر ڕێبازی عالمی کوردستانی بۆ ئێستا لە فتوای لە یەکی سعودی و یەکی جەزائری بۆ فتوای لە یەک مامۆستایانی گەورە عالمی گەوری خۆمان هەیە و هەشمان بووە و ئێستاشمان با لەوان وەرگین با فقهێکی کوردستانی کە تیایدا لە فقی ئێمە عەرەب هیچ فەزلی نییە بەسەر ئێمەدا تیایدا ئێمە حەقی ڕزگاری و دەوڵەتداری و حەقی نازان چوت با ئەو فقی بینا بکەین ئێمە کە با ئەم پرسیارە ڕوو بکەمە کاک بەکرد با بێنەوە سەر ئیسلامەکان کە تۆ نوێنەریانی من ئیسلامیەکان من بەکرد ئیسلامیم تەنها نوێنەری حیزبەکەشم نیم کاک ئیسلامیەکان بەگشتی تەنانەت تەسیری عەرەب ئەوەنە زۆرە یعنی کە دین بە ئەسڵ خوا نەزان تەنانەت ئیمام بەنا لە ڕسالەکانی ئەوەی باز لە زمانی عەرەبیەکە دروستە نەک زمانی عەرەبی فێربوونی زمانی عەرەبی شەرتێکی زەمانی نە ئەوە دەوا قسە پرسیارەکەم بکەم ئەڵێ قسەیەکی یەکێک لە ئیمامەکان وازان شافعیە کەسێکی تریان ئەهێنێتەوە ئەڵێ کاتێک ئیسلام دەیلەم و تورک و ئەوانەی تێ هات و سوڵتان گرتە دەست ئەو کاتە ئیسلام زایف بوو قسەی بەنانیەوە قسەی بەنا خۆی نییە قسە یەکێکە لە عالمەکان ئەنجا ئێمان بەنا وەکو نەسێک ئیقتیباسیەکە ئەوە هێنە درستەوەی هێنا پرسیارەکەی من لەمەیە سەرێکی ئیسلامیەکان لە کوردستانە ئەوەنەی بەڕوحی عەرەب ئاشنان بۆ نمونە ئێستاش ئیسلامیەک ئەوەنەی لەگەڵ قودس و بەیت المەقدس و ئەقسای ئەگری و خۆی ئەکوژێ ئەوەنە بۆ مناڵێکی کورد لە تورکیا لە باکوورە کەرکووک خەمی نییە ئەوەنە بۆ مناڵێک ئەوەنە خەمی کەرکوچی نییە ئەو قودس بەهین بۆ چونکە ئێمە ڕۆحی ئەوانمان هێناوە کەواتە ئەوە ڕوح عەرەبیەکەیە بەسەر ئێستای ئێمە شازاڵە نەک بەسەر دیناخۆی ڕۆ ئێمە ڕۆحیشمان تعریب کراوە لە کاکسوانسیەکانی مۆزوی قودس جیاکەرەوە لە قزەکانی قودس مۆزوعی دینیە مەسەلەی قودس مەسەلەی دینیە خواله باسی ئیزن بە خواله قورآن باسی کردو مۆزوعی دینە بەس باسی ئێمە مەسەلە سیاسیەکەی قودس قەزەیەکە و مەسەلە دینیەکەی قەزەیەکی دیکەیە تۆ مۆزوعی قودس شتێکە و قورآن باسی لێو کردو وەکو متەدەین پێویستەوە ئیمانت پێ بەڵام ئەم ڕۆحی کە تۆ باسی لێوە تۆ باس سوورەی ئیسراء بە کاملی باسی قودسەکە یەک ئاەتێتی ئەی سوورەی نەزم باسی ئەوە ناکات ئەی ئەو حادثانی کە هاتوون لە باسی ئیسراء و عەرەج باسی ئەوە ناکەن یعنی پەیوەندی بەدینەوە نیە مەسەلەی قودس ئەوە شوێنێکە بەڵام ئەوە وەکو مانا وەکو مانا باسی لێ بەڵام وەکو قەزەیەکی سیاسی ئەمە مەسەن حەماس شەڕەکات و لەلاو ئیسرائیل چێکە ئەوەکە ئەو مۆزوعێکی دیکەیە تەوژمە ئیسلامیەکان بەفعلی ئەو مەعیبیان لەسەر ئەو ڕەخنان لەسەر لە زەمانێکە لە قۆناغێکە بەفعلی کە تعاطفیان زۆر هەبوو لەسەر قەزای عەرەبی لەگەڵ قەزای عەرەبیەکان تۆ لە ڕووی ئینسانی تعاطف دەبێت باشە بەڵام کە عەرەبی هێناوی لەوانەیە وابێ لەوانێ سەبەکەوە بەڵام ڕاستیان زوڵمە کە بڵێ کە بڵی مەسەن ئیسلامیەکانی کوردستان ئەوانە بۆ عەرە بگرین بۆ کورد ناگرین کاکسوانسیەکانی وانیە نەخێر وانیە ئەم پیاوە پیاوێکی موسڵمانە ئەوەندە لەسەر ئازارەکانی کورد پیاوێکی موسڵمانە خۆ ئیسلامی نیە بەسەر ئیسلامی باسی ئیسلامیەکەم من پیاوێکی ئیسلامیم لەسەر هەڵەدەشتم نووسیوە لەسەر ئەنفار شتم نووسیوە بەقەدەر حکوومەتی هەرێمی کوردستان دەستە خۆش بێ باشە یعنی هەشت تیامەکەی بۆ کابراکەم تعاطفم نییە تەحەداکەم ئێستاکان لەسەر قەزەی ئازارەکانی کورد ئەو بەشەی کە پەیوەندی بە خۆمەوە هەیە بەشێک مؤسسەیەک لە هەرێمی کوردستان بەقەدەر منیشی سەورەی کوردەکان شەرع عولەمای دین کردی باش ئەنجا پرسیارەکەی من حەزم بە باسکردنی خۆ بەڵام لەبەری ئاڕاستی منی کرد پرسیارەکە حەزم ئەم شتە بەڵام بەفعلی من لەگەڵ ئەوەدام ئەو هەناسەی کە پەیوەندی بە کەلتوری عەرەب و بەدابوو نەریتی عەرەب و بە عەقڵەتی عەرەبی و بە سیاسەتی شۆڤینانی عەرەب و تەنانەت بە قەومەتی عەرەب هەیە مەفروض لەناو کوردان نەمێنێ بەشە ئینسانیەکەی بەشێکی دیکەیە تو تعاطفت هەیە لەگەڵ تورکا تعاطفت هەیە لەگەڵ چیا بەڵام میلەتی خۆت ئەولاترە بۆی کات تعاطفی لەگەڵ بکە ئەمە قەزەیەکی ئەساسی ئەبێ ئەمە عیلاج کرێ و بەرەو عیلاجبوونی شەکا سۆران وەکو جاران نەماوە یعنی فەرقێکی زۆری کرد باشی کردووە بەڵام ئەوەی کە مشکلی ئەساسیە تاوەکو ئێستاکە و زانایانی ئێمە مامۆستا بەڕێزەکانی ئێمە تاوەکو ئێستاکە ناتوانێت فقه لەسەر ئەساسێکی مەفهومێکی کوردەوارانی ڕاستەقینە دابرێژنەوە و خەڵک گوێ لە مامۆستای ئاینیەگرێ گوێ لە فقه گرێ گوێ لە خیتابی مزگەوت دەگرێت گوێ لە مەوعیزە گرێ ئەم مەوعیزانە ئەو محتەوایان زۆر تیان نییە کەم تایەتی کەم
خەریکە وردەوردی سەر ڕنگایەوە پێشمەگە دروست بووە شەڕی داعش دروست بووە دەوڵەتی نەتەوەی خەریکە دروستە بێ کیانی هەرێمی کوردستان دروستە بێ وردەوردە من وا دەزانم ئەوە گۆڕانی بەسەرایەت بەڵام ئەو حقیقەتی کە ئەمە بەس ئەوە عقلی ئینسانی مسلمان یا عقلی ئیسلامی بەگشتی مسلمان بەگشتی یعنی لەگەڵ زەمانە گۆڕانی بەسەرای بەڵام لە هزار کۆمەڵک هەن بە فعلی پیان وایە ئێستاکە ئەبێ پیان ئەی بەجینا من کورد دەبینم ئیسلامیە ئەگاڵی بەسەر لە بەغادانش جیاجلی ئەفغانی لەبەر جیاجلی ئەفغانی لەبەرایە ئەمە عارە کاک مەسعود ئەمە عیبنە عربێک ئەگاڵی بەسەرەوە بێ بەڵام عارە کوردێک ئەگاڵی بەسەرەوە بێ نابێتەوە ڕاست کاک مەسعود جەنابەت لەم مۆزوعی بە کورداندن بە کلمەکە ئەگەر باش بێ بە کورداندنی ئاین جار جار باس لە ماناکەی مەبەست چۆن یانی ئەمە چۆن نەکرێت بە تایبەتی لە سەردەمی گلۆبالیزیشنە تو هەروەکەی فەیسبوک هەموو سعود دەدێنێتە بەردەم واکەی هەموو ئەدەبیاتی ئیخوان موسلیمین دێنێتە بەردەم واکەی هەموو ئەدەبیاتی سەلەفی دێنێتە بەردەم چۆن نەتوانی یانی ئەم پێم وایە کورداندنی مەفاهیمە ڕەنگە دینەکان نارێم ئاینێکی کوردستانی ئەم دایمەن گوتم فقهێکی کوردستانی با فقه سەمی ماشێت ئاین لە بۆ بەشەریەتە اجتهادێکی کوردستانی بەڵام فقه ئەم بچم فقهی سعودیە بە ئیسنساقکەم بین مێرە وەکو برایانی شوعی کات خۆی دەیان کردیان هەندێک لایتر ئیسنساخی تەجروبە چەند دەکرد ئەوە زۆر خراپە ئەنی شێواکە ئەوەیە ئێمە کۆمەڵێک کێشەی تایبەتیمان هەیە نەریتی تایبەتیمان هەیە جیایە لەگە خەڵکی تر ینی ئێستا باسی فقهێک دەکەین کە فقهی مافی چارە نووسە ئێکا ئەوە نییە میلەتانی تر پێویستیان پێ نیە ئێمە پێویستمان پێ ئێمە بۆ چاوەڕێی میلەتانی تر بکەین ئەو فقهمان لە بۆ داڕێژ کافر ئەگە فقهەکەی داڕێژن دەری وحدەتی عێراق و وحدەتی ئومەی عەرەبی و تەجزیئەت المجەزا ئەوانەمان پێ دەرن وانە بەڵام ئێمە خطابمان دەبی جوابیت برای عەرەب ئەگە ئومەت ئەمە یەک ئومەتین بەڵام یەک شعب نین ئەو فقهانە بەوەی آخر نەگەر یەک قەومیش نین یەک قەومیش نین مانع نییە قسە سێش جیاوازە ئومە لەگە شعبەوە گەل جیاوازە مانع نییە قسەکە تەوا جوانە ئەوە هیچ ئەوەکمانی لەسەر قسەی ئێمە ئەگە دار ئیسلامە بەسەرچاو ئەگە خلافەتە بە خۆمان جەلالی جوێ گۆ شێخ سعیدی پیرانی جوێ کە ئەوە دەمایە ئێستا بۆ برایەکی عەرەب دێ بە دوو زمان قسەی لەگەم دەکات کە لەسەر قەومیەتی خۆی عەرەبیە بەڵام کە لەگەرەمە قسەی دەکات دەیەوێت بۆعدەکی دیدی بداتی بۆ ئێم جودا بەس تۆ دیقەت ناو ئێستا هەر ئیسلامی و قەومی تێکەڵاو بوون لە ناو عەرەبە یعنی هەستەکەی ئیسلامیەکان و قەومیەکان بوونە تەیەکشت عەرەبەکان مەبەستە عەرەبەکان ڕاستە جەبا ئێمە باشەوان توانین ئەوان بۆ ناتوانێت ئەوە تەفسیری ئیسلامی کوردەکان ئەوە تا قسە بۆ ئەمە شێع عوبەیدڵڵامان هەبوو یەکەم جار مانیفێستی کوردایەتی ڕاگەنی داوای دەوڵەتی کوردستانی دەکات بەڵام دوایە دەبینی دێ مامۆستایان تۆزێک دەکەونەوە دوا دەبابی ئەو قەزیە هەر لای ئەهلی ئاین بی و چۆن عەرەب ینی ئێستا ئەو ڕخنەی وەچی ئەم ساڵتە دەرێن کورد نەیتوانێت سوود لە ئاین وەرگری ئێرە باش دەلێکردن بە سوود لە ئاین وەرگین لە بۆ بیناکردنی دەوڵەتی کوردستان من پرسیارەکە کاک بەکر تۆ دیقەت بە ئێستا ئیسلامیەکان و قەومیەکانیش ناتوانن لە ئیسلام دەرچن تقریبا بوونە تێک بۆ سەبی عەرەبە زیاتر نەتەوەی عەرەبە خەیاڵگەی ئینسانی عەرەبی لە غەیری حەزارەتێک کە پێ ئەوترێ حەزارەتی ئیسلام نییە پێش ئیسلام عەرەب شتێکی نییە دوای ئیسلامیش عەرەب شتێکی دیە مثلا کاتێک کە دەوڵەتی عەباسی ئەرۆخێ وەکو ئاخر خلافەتی عەرەبی ئیتر دوای ئەوە عەرەب ئەبنێ ژێردەستە بۆ عوسمانی بۆ تورک ئەوە حەقیقەتە لەبەر ئەوە عەرەب خەیاڵگەی ئینسانی عەرەبی ئیسلامی و عەرەبیەکە هەر ئەو حەزارەتەیە ئیسلامیش زمانی عەرەبیە کەواتە تێکەڵاو بوون بۆ وەکو بڵێ کەلتوری عەرەبی و کەلتوری ئیسلامی نەتەوەی و ئیسلامەکە بۆتە یەکشت بۆ نمونە خۆشت ئەمەد زۆر دیوە منیش دیومانە هەموو دیومانە هەموو ئیسلامەکانی عەرەب سەد ئەنجار ئەم قسەی بەخۆم بتراو لە قیاداتەوە لەم وڵات نەک لێرە لە دەرەوەی وڵاتیش کاکە ئەو بۆ بە عەرەبی قسە ناکەن ئیسلام دینی عەرەبە یا عەرەبی زمانی قورئانە حرامە بە زمانی کوردی قسە بکەن کەواتە لە باکراوندی ئینسانی عەرەبە ئینسانی ئیسلامی عەرەبیشە حتا ئیخوان مسلمین بۆ مەسەلەن یا غیری ئیخوان مسلمین بۆ ئیسلامی بۆ یا متەدەین ملتەزیمێکی دینی بووە لە خەلفیەت لە خەیاڵگەی ئەوە ئیسلام و نەتەوە تێکڵن تۆ کاتێک کە مسلمانی بێ عەرەبیش بیت یعنی ئەو قسەی کاکسۆران تەنها عەرەب نایکە من لە تورکیشم بیست قسەی کردووە ئێستا مەسەن ئۆردۆگانێکان با تورکیەک لەگەڵ برادێکی ئێمە قسەی کردبوو باسی لەو کردو ئێمە هەمومان مسلمانی بۆچیەوە بە تورکی قسە ناکەنەوە تا دەوڵەتی ئیسلامی تانێوانە تجاکە مادەم وایە جارێ من بە تورکی قسەکەم تۆ جارەوە بە کوردی قسە بکەین وڵا بە تورکی قسە بکەین باش ئەم ئیسلامە بۆچی تەنها ئیسلام بۆ تورک بەڵام ئیسلام نییە بۆ کوردیانی خۆمە پرسیارێکی گرنگە
اواني كعرب بفعلي ارهاصاتي اوان شلون شعوري اوان شلون احساسي اوان شلون برا بموضوع كاس لا انساني قومي عربي وانساني اسلامي زور زفنا بتبر باسكني قوميتي عربي بزوري هر زوري قومي عربي كان فانا بنا بر اسلام كان بو قرانو بو او قلاي تاريخ بو استراتيجيه تاريخيه كلا تاريخها انا بو كواني في تقريبا كان اشارتي باش ده فعلا عرب باسلام هشتكي نبو حضارتش كيدي تا او فتريه اگرته بو قلاي بو كاو خوي بدرس كاتو جاري دي كاو حقي خويتي با خوشتي خوي شلون كابيكا بس خو بس لقى سروشتي اين رقناك بلام او تقوي خوي بك استا وند خلق لناو ايندا وند بو هناسي شي بردواموم دغره وند بو هناسي شي جاني تازه دغره وند بو ناغره كما كو فكرك قناعتي به بالبيوا بك ام اينا ديما بو بهشت ام اينا اصلاحاتي بك ام اينا دي هيرت امانه شي ديك ام اينا لبروي كبفعلي توجمي اياته قوتي اياته سلطنته ودصلاتي اياته بشتي بها بس بنا باكل بونا اوناك كرد مانع شي بوناك يعني يصد صلداني كرد اما اتحاد علماء مان هي اما وزاره اوقاف مان هي اما كومال زاني برز مان هي دان حزب اسلامي مان دصلاتي كردي بو امكانك مفروض امكانك شمانعك لرودينو من بيوم وايا بيويستا بفعلي تكليف كل استا شلون مثلا حفتايا يعني لبر قوي بفعلي كرد بيويسي بو هي عين جاري كتوظيف كاتبه مصلحتي خوي بمصلحتي دولتي بلا من كما او هي زهر قوري كهزي اسلامه هزي توجمي اسلامه قناعتي اسلامه كملتي كل قاني بيتي لدسيا توب اقرب بدوي هز اشتكى كود كاتو خنا اقرب بدوي اشتكى على او هزو قوز بيزو قوتي كاتو جي بي من هذا زالم اسلام لم رو ودبتي هزي شي هر قورا بو فلسطين انساني كود نتوي كردو شاني كودش كاك مسؤول بسيارك مودة بيبكن يعني اما سيركن لتاريخ كرد لقل اسلام تكلاي بو بلام اسلام نبوت ميكانيزمك وكو كومالاتي اشكرا بس نبوت ميكانيزمك بو دروس كرني حضارتك بو كرد شوك دولة شوك كلتور اصلا لو انا عين شو كزمان شعر بو ريقر بو لوي كزمانك دروس به زمانك قش الصندوق كردي ترك تواني يعني چونکە 600 سال خوان حاکم بوون بس کورد چونکە قوانینی سیاسی نەبووە نەیتوانێت زمانێکی گەشە سندوی کوردی دروست بکە زیاتر بەلا عەرەباڕوانێتی لەبەر ئەوە تۆ پێتوانی ینی ئیسلام نەبووتە هەوێنێک بۆ ئەوی کورد بتوانێ وەکو عەرەب مەسەن یا وەکو تورک بکاتە میکانیزمێک بۆ بەهێزکردنی خۆی لەبەرەوە ئێستاش ئەگەر ئیسلام هەبێ یان نەبێ وەک کیانی سیاسی وەک کیانی نەتەوەی چ دەورێکە بینێت دەزانیت چۆنە من لەوەی مخالفم يعني لدواي إسلام حتى استا كورد مردوخي أو يحسا كرديا لك دقمانات سرزم شيستو تار إمارتو دولتو إمبراطوريتي هبوا هم عرب شيستو سي هبوا أزوار التمشاكا حتى خلافة إسلامية وبرلق السلبيات وهوراز ودوشي كردستان چی بخریته چی گورا با امانت و تقدیمی صدای بیستمدکه او تو هم او بس خو دولت كان ابوها بلان استا كسردني باب جغرافيا يعني نا اما باز يعني كان سياسي نبوه با شيستو تار دول حتى لك يعني سياسي باقصد لا او كردستان منش ديومه بس دولتي سياسي بس شكل بابي اخر شرعيه كسلطان العثماني ديك الشيخ محمود يك شرعيه كنا بروي علي احسان باشا بتقي بروسكي ممتلكاتي خواروي او منطقه هم تسليمي دك كتما اون الزرر من لا اسلام نكردوا راسته بس لزررنا وحتى شهرستان كان فاكتورك يعني شهرستان بصري له بس هالدنيا ابو دوله السوران مصنعي توب خانه هبو ماس يوك لاقب اسلام وشي يعني اي باشا ادي اسلام تيري بدري ميكا ببركات من تعرف الإسلام ويكون بشتكي خرابي كده أيوه خطأ إسلام هو مثلا كاك بك جاس فاس كاك مس جاس فاس من برسياري خلقك من برسياري خومناكم يعني باورناكم أشكرك من برسياري خلقك إنه أمانة قصب خلقين بين راني خوشويست سباستانك إن بمتابعة كرني أمتقد تلقيش تخواتنا